سڵاتن لە بێبینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بەوەی خۆشەوی شاد بوومەوە. ئەمڕۆ دەمهەوێ خۆم و کامێراوانەکەم شتێکی جیاوازتان بۆ بکەین و سەردانیم پێشانگایە بکەین. پێشانگایەکی مصری لە شاری هەولێر کراوەتەوە، پێشانگای کلوپەلی مصریەکان لە شاری هەولێر و دەمانهەوێ ئێمە گوزەرێکی بەناودا بکەین و بزاناخۆ ئەوان چی دەفرۆشن و چیان بازار کردووە لە شاری هەولێر و هاوڵاتیانی شاری هەولێر چۆن ڕویان کردوتە ئەم پێشانگایە و ئەمڕۆ لە هاوڵاتیان و لە دوکانداران دەپرسین تا چەند گرینگە ئەم جۆرە پێشانگایە بکرێتەوە، ئایا تا چەند کەلتوری ئێمە و کەلتوری مصریەکان لە یەکەوە نزیکە. ئەم پرسیارانە و چەندین پرسیاریتر تایبەت بە پێشانگای مصریەکان لە هاوڵاتیان و لە نێو پێشانگاکە دەکەین. من دەپرسم ئێوەش بینەری بەرنامەکەمان بن، لەگەڵماندا بن. ئەوە تقریبان دووەم سێم ساڵە ئەو پێشانگایە مصریە دەکرێتەوە لە پارکی سامی عەبدوڕەحمان. منیش بەش بە حاڵی خۆم ئەنتیکە خانەی قەڵای هەولێر بەشداری هەموو پێشانگا و فیستیڤاڵ و کۆبوونەکان دەکەم. لەگەڵ پێشانگا میسریەکانیش بەشدارین بەهۆی ئەوەی کە لەگەڵ هەندێک لە هەنگاوانانی میسری لە ڕێی ئینتەرنێت و ئەوانەوە عیلاقاتمان دروست کردووە. زیاتر خەڵکە عەرەبەکە ڕووی لە شتە کوردەواریەکان دەکە فۆلکلۆریەکان. High potato, I will peel the potato, everything in middle of press. Top of the cover, 2 hand, 1 time press is finger. خش على الاصلي والحب المصري والعسليه والسمسميه، اصلي وفريش وبيفرفش الوش ويخلي الوش ما يتكرمش. بێگومان باز لە شتی زۆر جوانیان بە نسبەت مافور و ئەو ڕایەخانەی کە قەدیمیش کوردەواری بەکاری هێنا ئەوانش بەکاری دێنێن زۆر لە ئیمەنیزیکن بەڕاستی. ئێمە زۆر تێکەراییمان هەیە لەگەر بەڕاستی لەگەر میسر. ئێستا زۆربەی شوێنەکە لە ڕووی دینەوە لە ڕووی عادات و تەقالیدی کۆمەڵایەتیمانەوە. تۆ بە چی بەشداری لەم پێشانگایە و جاری چەندەمتە لەم پێشانگایە بەشدار بیت؟ سڵاو لە جەنابیشتان و لە بینەرانی بەڕێزیش. ئێمە طبعاً وەکو چۆن دەڵێ ئەوەی ئێمە دەبینێ هەنجوینی بیر دەکەوێتەوە، هەنجوینی کوردی شیرینیشن ئیتر هەنجوینی عنی شیرینی. هەنجوینەکەمان خۆماڵیە، هەنجوینی بناری قەندیل و سنووری شۆستانەکانی قەڵاتزەیە ی گوندی باوزە ئەوانەیە، هەنجوینێکی بەناو بانگە. لەگەڵ پێشانگا میسریەکانیش بەشدارین بەهۆی ئەوەی کە لەگەڵ هەندێک لە هەنگاوانانی میسری لە ڕێی ئینتەرنێت و ئەوانەوە عیلاقاتمان دروست کردووە، بەهۆی ئەوانەوە بەشدارین و ئاڵوگۆڕی معلوماتەکانمان دەکەین و کاڵاکانیشمان لە ڕێی ئەوانەوە بۆ میسریش و بۆ شوێنەکانی تریش دەرێن و لە ئەوانیش معلوماتی لەم بۆ ئەوەی هەنجینی کوردی دەچێتە تا مصری ژەڕات و ئێوە دەینێرم بۆ مصریش ئەو هەنجینە هاوردەیەوێژەکەن. بەشێک لەو شەریکانەی کە بەشدارن لەگەڵ خۆ دەبنەوە بەش یعنی بەس ئەوە ناکاتەوەی کە تۆ ئیسترات دەکەی، یعنی بۆ خودی خۆیان لەگەڵ خۆ دەبنەوە، بەڵام ئەوە دەکاتەوەی کە بەرهەمی کوردی دەناسرێ لەوێن دەرێ دەناسرێ و بۆ خۆشت جەنابتان ڕەنگە دەزانێت لە جیهانیش ئاشکرایە کە هەنجوینی کوردستان پلەی یەکەمی بەدەستهێناوە لە هەموو وڵاتانی جیهان. بەو هۆیەوە خەڵک زۆر داواکاریی لەسەرە. چەندەمین جارە بەشداریان پێشانگایم کە هەموو جارێکە بەشداریت کردووە بە هەنگی کوردەواری بەشداریت کردووە؟ بەڵێ ئێمە تەبعاً بەرهەممان هەر هەنجوینە. من بۆ خۆم سەرۆکی ڕێکخراوی هەنگاوانانی کوردستانیشم، وەکو ڕێکخراوی هەنگاوانان و وەکو هەنگەڵانی سروشتی کوردستان بۆ هەنجوینی خۆماڵی بەشداریمان کردووە. یەکەم پێشانگا کە کردیانەوە لە یەکەمەوە بەشدار بووین، دووەم پار ساڵیش بەهۆی ئەوەی کە فڕۆکەخانەکان کراوە نەبوون ئەوان نانتوانی بێن، ئێمەش بەشدار نەبووین. هەر پار ساڵ بەهۆی ئەو کێشانەی کە حکوومەتی بەغدا و ئەقلیم هەیان بوو هەرێمی کوردستان و فڕۆکەخانەکان داخران و کێشە لە بینی عێراق و کوردستان و بەغدا هەبوو، جێمان حیجز کردبوو لە یعنی جێمان گربوو، پارێکی زۆر خاڵیشمان دابوو، دوو جێگەمان عقدمان لەگەڵ کردبوون، پارەکەشمان ڕۆی نەشمانتوانی بەشداریکەین بەهۆی ئەوەی کە کێشە لە بینی شەڕ و شێواوی هەبوو کەرکووک لە 16 ئۆکتۆبەر ئەو شتانە ڕوویدا. تۆ بە چی بەشداری لەم پێشانگایە؟ من بە کەلوپەلی ناوماڵ. ئەوانەی کە هەمانە زیاتر عەرزت کردووە خۆمانەن یان ئسترادی دەرەوە؟ کەمێکیان برێنەوەی خۆماڵەیە، وەکو ئەو بابەتانە برێن بەرجاجمدا پۆشراوە و
سەماوەرمان هەیە و زیاتر خەڵکانی خۆمان زیاتر کوردەواری سەماوەری بەکاردێنین. ئەوی چێن دەری خۆمانە هیچ منتیقەیەکە لە چێ دروست کراوەوە؟ بەخوا هەر منطقەی ئەوەیە هێنا و هەولێر هەمەوێن کوردستان بەعامەتەن. خەڵک چۆن ڕوودەکاتە و کەلوپە لە کوردەواریانە بەشێکی زۆری کە خەڵکەکەی لێرن دەبینم عربن یان خەڵکی دەرەوەنە چۆن ڕوودەکەنم شتە کوردەواریان و تا چەند لایەن گرینگە بەخۆی ئەگەر بێ سەرحەق یعنی زیاتر خەڵکە عربەکە ڕووی لە شتە کوردەواریەکان دەکە فۆلکلۆریەکان زائیدەنیش لەگەر ئەشیای کەشمان هەیە بڵێن تورکیا ئەشیای سینیە و بابەتانەمان هەیە کە بڵێن لە دەرەوە هیناومانە بەس ینی یەقمالەکی زۆری لەسەرە. بۆ چەندەمین جارە تۆ بەشداری و پێشنگات کردو؟ سێم جارە بەشداری دەکەم. بەڵێ من زۆر خۆشحاڵم بەڕاستی کە ئەو قەڵەباڵغێ و ئەو خەڵکەی دەبینم لێرانە زۆر گرینگە یعنی کەلتوری وڵاتان بۆ نمونە وەکو کەلتوری میسری کە تێکەڵ بکرێت لەگە کەلتوری کوردی بەڕاستی زۆر شتەکان هەنا زۆریان لێک نزیکن یعنی لەگە کەلتوری ئێمە ینی چ کەلتورێکت بینی لە ئێوان هەبوو لە ناو ئێمەش نزیک بوو زۆر شت هەیە زۆر شتەیە لە کەلتوری ئێمە نێزیکە بەڵام زۆریش نەگەڕاوە مێشتا ئینشاءالله نیازم وایە هەر هەمووی بگەڕێم. باشە تا چەند گرینگە ئەو کەلتورانە تێکەڵ بکرێ ئێمە شتە باشەکان لەوان وەرگین و ئیتر شتە خراپەکانیشان بێگومان دەتوانین ڕەفزی کەینەوە تا چەند گرینگەم تێکەڵاویە لە نێو کەلتورەکاندا هەبێت و بۆی ئاستی ڕۆشنبیری بەرز بکەینەوە. زۆر گرینگە هە زۆر گرینگە کە بەڕاستی کەلتوری ئێمە ئەوان ببینین ئێمە ئەوان ببینین یعنی ئەوە ئەبیتە تێکەڵ کێشێک یعنی نەوەی دوا ڕۆژیشمان ئەتوانی استفادەی لێ بکاتن بەڕاستی زۆر مهمە شت هەیە مەسەرە لە گۆرانی لە سەماکردن شتی سیر دەبینم یعنی شتی تێدا شتی خۆش تێدایە. دەڵام لەوانەیە ینی هەموو گەنجێک هەموو تاکێک پێی نەکرێت سەردانی میسر بکە بەڵام لێرە دەتوانێت تەواوی کەلتورەکانیان ببینیت لێرە ئەتوکە دێ ئێرە وازانی لە کۆڵانێکی مصر دەڕۆی بەڕاستی شتەکی جوانە. ئەوە تقریبان دووەم سێم ساڵە ئەو پێشانگایە مسریە دەکرێتەوە لە پارکی سامی عەبدوڕەحمان منیش بەش بە حاڵی خۆم ئەنتیکە خانەی قەڵای هەولێر بەشداری هەموو پێشانگا و فیستیڤاڵ و کۆبوونەکان دەکەم. لەگەڵ پێشنگا میسریەکانیش بەشدارین بەهۆی ئەوەی کە لەگەڵ هەندێک لە هەنگاوانانی میسری لە ڕێی ئەنتەرنێت و ئەوانەوە عیلاقاتمان دروست کردووە. زیاتر خەڵکە عربەکە ڕووی لە شتە کوردەواریەکان دەکە فۆلکلۆریەکان. هاي potato I will peel the potato everything in middle of press top of the cover 2 hand one time press is finger. خش على الاصلي والحب المصري والعسليه والسمسميه اصلي وفريش وبيفرفش الوش ويخلي الوش ما يتكرمش. بێگومان باز لە شتی زۆر جوانیان بە نسبەت مافور و ئەو ڕایەخانەی کە قەدیمیش کوردەواری بەکاری هێنا ئەوانش بەکاری دێنێن زۆر لە ئیمەنیزیکن بەڕاستی. ئێمە زۆر تێکەراییمان هەیە لەگەر بەڕاستی لەگەر میسر ئێستا زۆربەی شوێنەکە لە ڕوویدینەوە لە ڕووی عادات و تەقالیدی کۆمەڵایەتیمانەوە. Potato اسمك سهيل. اسمك سهيل ايه. High potato I will peel the potato everything in middle of press top of the cover 2 hand one time press is finger. No need a finger, need a salata. It's very easy, very simple. خيار بالعكس touch واحد بس. هاي طماطم هاي بصل التنصاص هاي زلاطة عاملها في البيت بسهلة جدا. شوف هاي زلاطة. والله كاكا زەڵاتەیەکی جوانی دروست کرد. خش
خش على الاصلي والحب المصري والعسليه والسمسميه، اصلي وفريش وبيفرفش الوش ويخلي الوش ما يتكرمش، اصلي وطازه وعلى الفرازه، الحب بتاع رشدي اباظه، الحب التمام بتاع عادل امام، السحلب اللذيذ بتاع محمود عبد العزيز، عسليه عسليه عسليه، دق يا قلبي غني يا عينيا، وخد العسليه ودلع الوليه، والبت الكرديه دي بت 100 100 في المحمصه المصريه. بس خلاص. والله دي المشاركة الرابعة لينا هنا في أربيل، ومش أول مشاركة، احنا دي رابع سنة نيجي أربيل. عندنا المنتجات بتاعتنا العسلية المصرية، السحلب المصري، الكركديه، البن المصري عندنا موجود برضو البن المصري، وعندنا الحلاوة الطحينية، عندنا الترمس المصري، أجود أنواع الترمس ده عشان حق السكري، عندنا الحب المصري، اهم شيء الحب المصري. الحب المصري هذا الحب المصري. شنو سعرك شنو الاسعار في متناول الجميع، يعني اسعار كويسه وكلها يعني تخفيضات يعني عاملين تخفيضات. طبعا مدينه كردستان والشعب الكردي ما شاء الله شعب محترم، وشعب بيحب المنتجات المصريه وبيحب الاقبال، يعني في اقبال على المنتجات المصريه من الشعب الكردي. ان شاء الله المشاركه ان شاء الله السنه الجايه بنيجي ان شاء الله، وبنيجي كمان دهوك، وبنروح بغداد برضو، بنروح السلمانيه، يعني في في كردستان بنروح السلمانيه، بنروح دهوك، وبنروح اهم شيء أربيل. خۆشەویستانم ئێرە کۆمەڵە شتی سەرنجڕاکێشی تێدایە، مسترەکان بە کۆمەڵە شتی زۆر سەرنجڕاکێش بەشداریان کردووە. یەکێک لەو شتانەی کە زۆر سەرنجیمنی ڕاکێشە ئەم نووسینە فریدیانەیە کە هەمووی بەدەستی خۆیان چایان کردەوە، وەکو بەر لەوەی دوکاندارەکەمان دوان دەڵێ هەمووی بەدەستی خۆمان نەخشاندومانە، و یعنی شێوەیەکی زۆر جوانیە، و مسترەکان بەوە بەناوبانگ بە شتی دەستی بەناوبانگنەوە. تەمەشای بەشێک لەوەکان کە لە قەدیمەوە لەسەر بەرد شتیان نەخشاندووە و کۆمەڵە شتیانیش لە بەر دروست کردووە. ئەوەی کە دەیبینن ئەوە لەسەر بەردە چەند ئاەتێکی قورآنیان نەخشاندیە، و بۆ نمونە نووسیویانە الله محەممەد قول هو الله ئەحەد. کۆمەڵە شتی زۆر جوانیان هەیە. هیوامان وایە سەردانی بکەن بۆ کەسانی کە ناتوانن بچنە مصر، لەوانەیە لێرە تواناتان نەبێ بچنە مصر، بەڵام گومانتان نەبێت لە سەردانیکردنتان بۆ پێشانگایەکی ئاوا دەبێتە هۆی ئاشنابوونتان بە بەشێک لە کەلتور و دەستکردی شاری مەسڵ. من پەیامی زیاتری هاوڵاتیان بۆیەوە دەگوازمەوە و لە نێو پێشانگا دەمێنمەوە، لەگەڵماندا بن. ئەوە تقریبان دووەم سێم ساڵە ئەو پێشانگایە مصریە دەکرێتەوە لە پارکی سامی عەبدوڕەحمان. منیش بەش بە حاڵی خۆم ئەنتیکە خانەی قەڵای هەولێر بەشداری هەموو پێشانگا و فیستیڤاڵ و کۆبوونەکان دەکەم. لەگەڵ پێشانگا میسریەکانیش بەشدارین بەهۆی ئەوەی کە لەگەڵ هەندێک لە هەنگاوانانی میسری لە ڕێی ئەنتەرنێت و ئەوانەوە عیلاقاتمان دروست کردووە. زیاتر خەڵکە عەرەبەکە ڕووی لە شتە کوردەواریەکان دەکە، فۆلکلۆریەکان. هاي potato, I will peel the potato, everything in middle or press. Top of the cover, 2 hand, 1 time press is finger. خش على الاصلي والحب المصري والعسليه والسمسميه، اصلي وفريش وبيفرفش الوش ويخلي الوش ما يتكرمش. بێگومان باز شتی زۆر جوانیان بە نسبەت مافور و ئەو ڕایەخانەی کە قەدیمیش کوردەواری بەکاری هێنای ئەوانش بەکاری دێنێن زۆر لە ئیمەنیزیکن بەڕاستی. ئێمە زۆر تێکەراییمان هەیە لەگەر بەڕاستی لەگەر میسر. ئێستا زۆربەی شوێنەکە لە ڕووی دینەوە، لە ڕووی عادات و تەقالیدی کۆمەڵایەتیمانەوە. تۆ بەچی بەشداری لێرە؟ دڵخۆشم کە دەبینم کۆمەڵە شتی کوردی لێرە داناوە، بەچی بەشداری بە تایبەتی لەم پێشەنگایە؟ پێشەچی بە خێرهاتنی کەناڵی پەیام دەکەم بۆ پێشانگای میسریەکان. ئەوە تقریبان دووەم سێم ساڵە ئەو پێشانگایە مصریە دەکرێتەوە لە پارکی سامی عەبدوڕەحمان. منیش بەش بە حاڵی خۆم ئەنتیکە خانەی قەڵای هەولێر بەشداری هەموو پێشانگا و فیستیڤاڵ و کۆبوونەکان دەکەم.
پێشترش لە پێشانگای کتێبیش لەوێن دەرش بەشداریم کردبوو ئێستاش لێرە لەو پێشانگای مستریان بەشدار بکەن چ شتێکت عرض کردووە تۆ تایبەتە بە چ شتێک بەخوای زیاتر شتەکانی مە لێرکوانە با بڵێم هەندێک مافۆری کوردەواریە و سندوق و ئەوانە هەندێک شتی کوردەواریم دانایە زیاتر هەمووی کوردەواری خۆمان و دەستکردی خۆمانە هاوردەی دەرەوە نیە نەخێر یەکەمین زارشتی کوردەواری خۆمانە هەندێک شتیشمانەیە لە ئێرانەوە دەینین لە تورکیا بۆمان دەچوو هەموو شتێک نابێ ئی خۆمان ئەو پیشانگای پڕ ناکاتەوە هەندێک شتیشمانەیە ئی هاوردەیە دەینێرکوانە نمایشیان دەکەم لە بۆ خەڵکان بێن شاد بن و بیکڕن دەبینم خەڵکێکی زۆر کە لێرەیە زۆریان عەرەبن عەرەبەکان چۆن ڕوودەکەنە شتی کوردی بەکاردێن و دەیکڕن بەخوای ئەوە پرسیارێکی زۆر بە عەرەبەکان بە تایبەتی ئێستا ڕێژیان لە هەولێر زۆرە نەکەرە ئێرە ڕۆژانە دێنە سەر قەلاش لە کرمان عەرەبەکان دێنە هەموو پێشانگایەکانش فیستیڤالەکانش لێکوانە بەشدار دەم شتی دەکڕن چکۆ ئەوان با بڵێم بژێوی ژیانی ئەوان لە ئێمە باشترە چکۆ ئەوان پارەی خۆیان بە کاملی وەردەگرن لەوێن دەرێ ئەوەیان نییە قەیران و شتوال لای ئەوان وەبزانم نیە چەند پێت گرینگە ئەم جۆرە پێشانگایە بکرێتەوە ئاوا کەلتورەکان تێکەڵ بکرێت کەلتوری مصری و کەلتوری کوردی تێکەڵی یەک بکرێت تا چەند پێت باشە ئەم پێشانگایانە زیاتر بێت تەنانەت لە وڵاتانی کەلتوری وڵاتانی تکەش بگوازینەوە بۆ نێو خۆمان بریا هەموو پێشانگایەک تێکەڵاو بایە نەک بیانگوت بە ئەو پێشانگای تورکانە ئەوە ئی ئێرانیە ئەوە ئی مسرە تێکەڵبی باشە ینی ئێستا با بڵێ مسرەکان لێرکوانە هەندێک جار سەیتەڕی دەکەن و ینی ئێمە لێرکوانە زۆر کە زێ لە لەگەڵمە بە مسری قسان دەکاتن چکۆ دەبینن دەگمەنی لێرکوانە ئەو جا چەند خۆشە ئەوان ڕێژیان چەند بێ ئەمەش ڕێژەمان ئەوەن دەبیتن با تێکەڵاو بی ئێرانیش لێرەبی تورکیش لێرکوانەبی عەرەبیشە بێ بێگومان باز شتی زۆر جوانیان هەیە بەنسبەت مافور و ئەو ڕایە خانەی کە قەدیمیش کوردەواری بەکاری هێنای ئەوانش بەکاری دێنێن زۆر لەیمە نزیکن بەڕاستی ئەس دەکەی جیاواز ینی نزیکبوونەوەیەک لە نێو کەلتوری ئەم و کەلتوری مسرەکاندا هەیە حتمما شەرق الأوسط بەحام ئەو هەیە کە ئێرانە تورکیایە سووریایە مەسڕە بەعەم هندستانە ئەوانە زۆر کەلتوریان لێک نێزیکە بە حکمی ئەوەی کە دەوڵەتی ئیسلامینە بوونە هەمیان لە ژێر یەک ئاڵا بوونە زۆر بە کەلتورەکان وەشیەکە نەمووی دووبارە دەبنەوە بەڕاستی پێت باشە ئەم جۆرە پێشانگایانە بکرێتەوە ئاوا کەلتورەکان بەیەکەوە تێکەڵ بکرێن حتمما شتی چاکە چی سیفادەیەکی لەکەین ئێمە ئەتوانیت چی سیفادێک لە کەلتوری مسرەکان بکەین بەڕاستی هەر شتە و ئیسفادەی خۆی هەیە هیچ شتێک بێ ئیسفادە نییە نرخی ئەشیاکانیان چۆن بوو بەگشتی تۆ سەیری نرخەکانت کرد بەس هاتبووم تەمەشام دەکرد نرخەکانم تەمەشا نەکردێ بەڕاستی نازانم تا ئێستا مەحمەلم لەسەر شتەکان شتی جیاواز دەبینی لەو پێشەنگە شتی نوێی تێدایە ئارێوەڵە بەنسبەت کە تەمەشا دەکەی شتی نوێی تێدایە هاتوویتە پێشەنگای کوردی و لەوانەیە کۆمەڵە شتت بەبیر هاتوێتەوە لێرە چکە بینی کۆمەڵە شتی کوردەواری ئارس کراوە تا چەند پێ دوایە کەلتوری ئێمە و کەلتوری مسرەکان لێکەوە نزیکە کە هاتی بە نێو پێشەنگاکە خۆی بە ئێمە ڕۆژهەڵات برن بە تایبەت هەمومان تقریبا لەسەر یەک شێوە دەڕۆین جا چ لە کوردستان چ لە ناو فارس لە ناو تورک لە ناو ئەفغان لە ناو پاکستان لە ناو زۆربەی شتمان زۆر پێک دەچن چونکە مەتابعێک تایبەتی خۆمان هەیە هەموو لایەکمان بەڵام هەر یەکە و شتێکی بە شتێکەوە جوانترە وڵاتەکەی خۆڕازاندوێتەوە من کە وڵاتەکەی خۆم دەبینم کەلتورەکەی خۆم دەبینم دائیمەن پێم لە هەموو شتێک کەچێک جوانترە بەڵام لە گەروەدانیم ئەوان تێکە ڕەبسکەم نەخ ئێستا ئەو کەلتورانەی کە دەبینم درم پێی خۆشە و زیاتر وا بکەین ئەوانەی کرد ئەو دەوڵەتانەی کە دێن ئێمە ڕێزیان زیاتر لێ بگرین و بەڕاستی ئەگەر بۆشمان بکرێ شتێکیان لێ بکردن بۆ ئەوەی نەگوا بچنەوە. الأساس كله أساس مصري خشب زان شغل محافظة دمياط هي مشهورة عالميا بصناعة الأساس يعني احنا مميزين جدا في الشغل الخشب والحفر على الخشب تمام واحنا مشاركين في المعرض بالنسبة لأربيل
يعني دي مش اول مشاركه لينا، احنا بنيجي هنا على طول. يعني هم بيحبوا الشغل المصري، بيحبوا الشغل الحفر، وبنعمل يعني بنحاول نفتح اسواق جديده للمنتج وبنصدر. سعرك شنو سعرك يعني؟ يعني في اسعار متفاوته حسب طبعا الموديلات اللي بتبقى موجوده، يعني اسعار بتبتدي من حوالي 1300 دولار لحد 2500 دولار، بحيث ان هي تبقى في المتناول، يعني بتبقى في المتناول. ئەوە تقریبان دووەم سێم ساڵە ئەو پێشانگایە مسریە دەکرێتەوە لە پارکی سامی عەبدوڕحمان. منیش بەش بە حاڵی خۆم ئەنتیکە خانەی قەڵای هەولێر بەشداری هەموو پێشانگا و فیستیڤاڵ و کۆبوونەکان دەکەم. لەگەڵ پێشانگا میسریەکانیش بەشدارین بەهۆیەوەی کە لەگەڵ هەندێک لە هەنگاوانانی میسری لە ڕێی ئینتەرنێت و ئەوانەوە عیلاقاتمان دروست کردووە. زیاتر خەڵکە عەرەبەکە ڕووی لە شتە کوردەواریەکان دەکە فۆلکلۆریەکان. هاي potato I will peel the potato, everything in middle of press. Top of the cover, 2 hand, 1 time press is finger. خش على الاصلي والحب المصري والعسليه والسمسميه، اصلي وفريش وبيفرفش الوش ويخلي الوش ما يتكرمش. بێگومان باز شتی زۆر جوانیان بە نسبەت مافور و ئەو ڕایەخانەی کە قەدیمیش کوردەواری بەکاری هێنا ئەوانش بەکاری دێنێن زۆر لەی مەنیزیکن بەڕاستی. ئێمە زۆر تێکەراییمان هەیە لەگەر بەڕاستی لەگەر میسر. ئێستا زۆربەی شوێنەکە لە ڕووی دینەوە لە ڕووی عادات و تەقالیدی کۆمەڵایەتیمانەوە. ئەوەی کە لێرە من زیاتر دەیبینم زیاتر عەرەبەکانی لێن، ئەوان چۆنم بۆ هەنگی کوردی و هەنگوینی کوردی ڕوولا هەنگوینی کوردی دەکەن، هەنگوین تا چەند ئەوان دەیکڕن و هاوردەی دەکەن. زیاتر کڕیارەکان بە زۆری ئێستا لە ئێستادا بەهۆیەوەی قەیران لە هەرێمی کوردستان هەیە قەیراندارای کڕیارەکانی ئێمە بە زۆری عەرەبەکانن. لە کوردەکانیش کڕیار هەیە، بەڵام دەتوانین بڵێن لە 130 کوردستانی خۆمانە 170 عەرەبەکانە ئیتر بە هەموو شوێنەکانی دیکەوە. جوانانەی دەبین و کە یەکێک نرخیان چۆنەیە کرد، نرخی یەکێکمان پێ بڵێ بۆ نمونە ئەوە نرخی چەندە ئێستا ئەوە تەواوی کوردەواری خۆمانی بناری قەندیلە. کاتی پێشەوەی پێشانگاکان بکرێتەوە حازریان دەکەین، مەسەلا ئەوە قیاسی نیو کیلۆیە، لێرە دەیدەین لەکن خۆمان دەیدەین ئەوە بە 15000 لە ماڵەوە لەکن خۆمان، بەڵام لێرە بە 20000 دەین، 5000 کیلۆی دەخینە سەرە لەبەرەوەی کە لێرە پارێک ئەدەین، بڕەپارێک دەدەین کە ئەو پارە دەربێتێتەوە، بەڵام زیاتر بۆ ناستانی بەرهەمەکانمانە بە دەرەوە و بە ئەو عەرەبانە و بە دەوڵەتانی دەرودراوسێت. چکار لێرە هەر میسریەکان نین، پاکستانی تێدا، هیندستانی تێدا، دەوڵەتانی دیکەشی تێدا هەن و لە داهاتووشدا پێشانگای دیکە دەکرێتەوە زەخمترە، ئیشاڵڵا لەوانیش بەشداری دەکەین. باشە تا چەند پێت گرنگە و پێشانگایانە لێ ئێمە بکرێتەوە، ئاوا کەلتورەکان تێکەڵ بکرێت، کەلتوری مصری و کوردی تێکەڵ بکرێت و ئیسفادە لە کەلتوری یەک بکەین، تا چەند گرنگەم جۆرە پێشانگایانە بکرێتەوە. والله هەتا زیاتر بکرێتەوە باشترە لەبەروەی ئیقبالێکی زۆری لەسرە، یعنی نرخەکانیشمان زۆر منافسە، یعنی هەرچەندە بابڵێن وەکو قەومی مسر، یعنی کە ئەمە هەموو مسلمانین تێکەڵ دەبین وەخوا دەفەرمی وجعلناکم شعوبا وقبائلا لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. ئەو ئەوەیە هەرچەند ئینسان تێکەڵ بی، یعنی دەزانین هەموو شۆمان زیاتر دەبی و یەکتر تێدەگەین و ئەبۆ شێوەیە وەکو خوای گەورە لە قورئان لە سوورەتی لإلاف قريش رحلة الشتاء والصيف، برێن لە کاتی برێن زستانە دەچون بۆ شوێنێتر لە هاوین دەچون بۆ شوێنێتر ئەبەو شێوەی. باشە تۆ تقریبان چەند ڕۆژێک دەبێت لەو پێشانگای بەشێک لە دوکاندارەکانی کە لە دەوروبەرتن مصری، چۆن تێکەڵاویتان چۆنە لەگەڵ یەک، تا چەند عادەت و تەقاڵیتان لێک نزیکە؟ والله ئەمە بە سیفەتی مسلمانەتی هەمومان لێکتر نزیکین، یعنی ئەوانش قەومەکی باشن و ئێمەش لەوان باشترین ئەگەر مەدەح نەبی بۆ خۆمان، بۆیەش ئەوان ساڵانە ڕوو لە ئێمە دەکەن. گرنگی و پێشانگایانە لە چیدا، ینی بۆچی پێویستە و پێشانگایانە بکرێتەوە، چی ئیسفادەیەکی لێ دەکا میلەتی کورد؟ با بڵێن وەکو برێن ئەو پیشانگایە هەموو خەڵکەکان کۆ دەکاتەوە بە کورد و بە عەرەب و بە عەجەم و بە هەموو فورس و تورک، هەم لەبەرەوەش نرخەکانمان زۆر منافسە، ئەگەر بێ لە دوکانیان لە بازار بکڕی لەوانەیە سعرەکانمان زۆر گرانتر بی، بەڵام لێرە زیاتر لە 180 ئێمە دامان بەزاندووە بەو شێوەی خەڵکەکە ئیسفادەی لێ دەکات.
پێشانگای و بێگومان جیرانەکانت هەمووی مسترین تێکەڵاویتان چۆنە لەگەڵیان تا چەند کەلتوری ئێمە و کەلتوریەوان لێک نزیکە وڵی دوورەکە کەلتورەکە زۆر کەلتوری ئێمە لەگەر ئیوان دوورە ئێمە بابلم عێراق بە تایبەتی کوردستان ئیمە ئاشوورێ ئیوان قبتێکانە مسترەکانە ئیفرعونەکانە ینی شتەکانمان دوورن لە یەک حتا لە جۆجۆرەی زمان و بەس ئاینمانیەکە ئەوەندەیە شکر شتەکانی ئەوانیش زیاتر هەندێک شتیانێ دەستکردی خۆیانە بەس زۆربەی شتەکانشان هاوردە کردووە هەموو سینی تێدایە هەموو شتی هیندی تێدایە ئەچکە بە خۆمان ئێستا ئێمە کە پسپۆرین لە کارەکەمان شت دەناسیی چێن دەرەبی خەڵکێکی چۆنم بەگشتی کە دەبینی ئێستا کڕیارەکان تیش بووتە مصری و بەشێک لە دوکاندارە مسترەکانیش خەڵکەکەیەتی مەبەستن خەڵکەکە وەڵە خەڵکەکە بەخۆی حەز دەکە بێ ئەو شتانە بکەن خاستان ملەتی هەولێر حەزیان لە شتی جول و بەرگ و خواردن و سەرچەف و ئەو شتانەی دەکڕن بەشێکمان ناتوانین سەردانی مستر بکەین و بێگومان هەموو کەس ناتوانێت سەردانی مستر بکە بەڵام تا چەند سەردانی و پێشانگای بکە ئاشنا دەبێت بە کۆمەڵی کەلتوری مستریان پێ دوایە لێرە دەتوانێت لە بەشێک لە ئەشیا مسترەکانیان کەلتوری مستریان پێواش ئاشنا بێت ڕاستە لێرە شتێکەکەی لە گۆرە زۆر کەس ئێستا هەست پێ ناکە ئەوانی دێنێ ئێرەکە شت دەکردن هەست ناکەن ئەو مستریانە لە ناو خۆیان ڕێک دەکەون دێنێن ئاگاتیان لێبی ئەو شتەی لە 30,000 کەمتر نادەین بەینەما بچێ مستر بکری بە چارەگە قیمەتە لێرکوانە ئەوە ئیستغلالمان دەکەن لێرکوانە زۆر شتەیە ئەمن ئەو ڕۆژ شتەکەم دید لە شوێنێک بە 20,000دا کچەکی خۆمان لەوێن دەرێن لە لای دانیشت بووم بەینەمە لە لای من بەخوای بە 5,000 ینی شتەکە ئەوە ئیستغلال دەکەن شتی بە گران دەدەنە خەڵچین ئەوەیە بابەتەکە چێکە لە تێکەڵبوونی کۆمەلگای کوردەواری لەگەر کۆمەلگای دیکەمان لەگەر کۆمەڵی عەرەبی تورکی فارسی ئەمە هەمومان جیرانی یەکدین هەمومان یەک حەلەقەین خۆی من ناتوان لێک جوایز بینەوە تۆ کە لە تووری تۆ لەگەر ئەو وڵاتانی دەورە پشت یەکە زیاتر یەکە چەند دەوڵەتان بێن چەند ئەو نەوع مەعرەزانە بکرێن وڵاتی تۆ ئەوە یەکێک کە لە پێشکەوتنی تو نەتەوەی تو عەقلیەتی ئێمە چەند ئەتوانین ئەو خەڵقانە ڕابکێشین ئەو چین و شەریکات و بە هەموو شێوە بتوانین بە وڵاتەکەی خۆمان ڕابکێشین ئەوە سەرکەوتنیەکی بەرزە پێویستە ئەمە ڕێزیان لێ بگرین زۆرتر زیاتر ئیحتیمام بە هەموو سەقافاتی دەورە پشتەکەی خۆشمان بدەین هەر کەسە کە هاتی ئێرە ئەمە تابعی مصرن بەتەواوی مێژوو ینی هەموو کات دۆستایەتی کردووە هیچ کاتێک دژمناتی هیچ کەسی نەکردو ئێمە بەردەوامی لەسەرم دۆستایەتە مەبەستە ئەوەیە زۆر ئەبێ بەردەوام بین نەک تەنها پەرەی پێ بدەین بە تایبەتی ئێمە گەر تێکەڵ بن ئێستا بڕۆ لە قاهرە لە جامع الأزهر ئێمە کورد زۆر تێکەرە ئێستا زۆربەی دێهاتەکان لە ئیسماعیلیە کە کوردیش نازانن بەڵام کوردن تا ئێستاش پارێزگاری لە هەرامەی خۆیان دەکەن بڕۆ لە منتیقەی کە یەکەم سەرکردەی ئیسلام کە سەلاحەدینی ئەیوپیە یەکەم کەسە کە لە جامع الأزهر ئەرزی دانا بۆ قوتابی کورد کە ئێستا وەڕاقی پێدەرێن بۆ ئەوەی تەڵەبەی کورد بۆ خۆیان بە ئیجاری بنە سەر حسابی ئەو ئەرزە بتوان هەم بشخوێنن هەم بژبژێن ئەوەش شانازیە و ئێمە زۆر تێکەڕاویمان هەیە لەگەر بەڕاستی لەگەر میسر ئێستا زۆربەی شوێنەکان لە ڕووی دینەوە لە ڕووی عادات و تەقالیدی کۆمەڵایەتیمانەوە زۆر شوە لە مێژوودا ئێمە زۆر تێکەراویمان بەشێک لە هاوڵاتیان بێگومانەوە بەرنامەی ببینن پرسیارەوە کە نرخەکانیان چۆنە تۆ تقریبان گەشتیتە کۆتایی نرخەکانیان چۆن بوو بەگشتی بەڵاستی نرخەکان بەرز و نزمێش تێدا هەیە طبعاً هەندێکی باشە هەندێکی ئیرانە دائیمانیش معرضش ئەوەل جار کە دەکرێتەوە بیدایەتەکەی تۆزێ گرانە بەڵام وردە وردەیتر بۆ خۆی هەرزانترە بێ و ئەکەوێتە سەرسکەی خۆی دەفرۆشێ لە ئاخیرە سپاسان دەکەن. ئەزیزانەمەوەی بینیتان ڕاستەوخۆ نێو پێشانگای کەلوپەلی مصرەکان بوو
بەشێک لە مسرەکانم بۆیەوە دواندووە بەشێک لە هاوڵاتیانم بۆیەوە دوان ئەوان زۆر بە خۆشحاڵیەوە هاوڵاتیانی شاری هەولێر ئاماژەبەوە دەکەن کە کەلتوری ئێمە و کەلتوری مسریەکان زۆر لێکەوە نزیکە بەهۆی ئاینمانەوە بێ یان بەهۆی ئەوەیە کە هەمومان لە شەرق الأوسط بەعامی پێیان وایە کەلتورەکانیان لێکەوە نزیکە. خۆشەویستانم بەم ئەندازەیە گەشتمان کۆتایی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پەیامی تۆ بەو هیوایی ببێتە جێگای ڕەزامەندیەوەی عزیز تا ئەڵقەیەک و تەوەرەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بەوەی خۆشەویست شاد دەمەوە سڵاو ڕێزی عیمرانی پێشکەشکار و یونس عەبدوڵڵای کامێرەمانتان لێبێ تا ئەڵقەیەکتر بەوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.